تایبەتمەندیە کوردی تێدا هەبوو بەرێ یعنی هەر کۆمبوونەکێ دێ لە گۆری وەختێ وێ و لە گۆری جهەتە ئەم پێ ڕوودنشتن یعنی تایبەتمەندی هەبوو و بەشێک ژ وەخت مەرە مخصص بوو گە ئەم بەحسا دەڤەرێ کوردی بکردن دەڤەرێ کوردیژی یعنی هوزان یعنی ئیرۆ سەر دبەشای یعنی بەشێک ژێ یەگۆ ئۆپۆزیسیۆن تێدەنێ وەک عەفرین و وەک تەڵابیەد و سەرێکانی و دەڤەرێدن یەگۆ پەیەدەی ئیدارە دکە یعنی لەسەروان مەسەلانە ڕەوشە خەلکی ئێمە لەسەر عەردەی چاوایی چ زەحمەتی هەنێ چ ئاستەنگی هەنێ بە تایبەت ژی مەسەلەی خواندنێ مە گرنگی دایێ و ڕەڤاندنا زارۆکە ژی مە گرنگی دایێ بڕاستی ئەف تشتێ يعني تو منطقة الدنيا دي قبول ناكي يعني تدمير ملتكي بفيرانجي بيكرن واف تشتكي بالكيش بو يعني حتى الجم يعني امين داري قشتيه نتويه بوي يعني هنك برس وهنك معلومات وهنك وثائق جي جما خواستن دي كومنت جما خواستن قام وان مسألة جوان بيشكيش مكن